تەواوی ئاوی ڕووبارەکانی سنووری ئیدارەی سۆران بە فیڕۆچێت بۆ ئەوەی کە هیچ پۆند و بەنداوێک لە سنوورەکەدا نیە. ئەمە ڕووباری گەلی حەلیبەگە وەکو دیارە کە ئاستی ئاوەکەی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە لەگەڵ بارانبارین و لێرە لە گەلی حەلیبەگ بە جۆرێکە کە بەشی زۆری ڕووبارەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لێرە لە نێوگەلی تێکەڵ یەکتریە بنەوە، بەڵام لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هیچ پۆند و بەنداوێک نییە، واتە هیچ سوودێک لەو ئاوە نابیندرێت، هیچ سوودێک لە ئاوی ڕووبارەکان نابیندرێت. سنووری ئیدارەی سۆران هەڵکەوتەی جوگرافیاکەی وایە کە نزیکەی 1000 کیلۆمەتر سنووری ئاوی هەیە، 1000 کیلۆمەتر ڕووباری هەیە کە بە بێرەدا تێئەپەڕێت، بەڵام تەواوی ئەو ڕووبارانەی کە لەم ناوچەیەن ئاوەکەیان بە فیڕۆچێت و بە هەدەرەچێت، بە هیچ شێوەیەک سوود لە ئاوەکەی وەرناگیرێت. ئەمەی کە هەیە ڕووباری گەلیەکە لە وەرزەکانی تریشدا، لە وەرزی هاوینیشدا هەر ئەگەر ئاوەکەشی کەمتر بێ، بەڵام هەر ئاوی تێدا و بە تایبەتش لە ئێستادا کە ئاوێکی زۆری هەیە، بەڵام بە هیچ شێوەیەک سوود لە ئاوەکەی نابیندرێت.